پیرو مسرور بارزانی شوردار جوات آسایش هرم کردستان پیشوازی سیناتور کارل لیون سروک لجنه سربازی لسنات امریکای و شاندکا پیرا کرد. لا دیدارێکدا گفتوگۆ لەبارەی پەرەسەند نامنیەکانی عێراق و کوردستان و هەنگاوەکانی پێکهێنانی حکوومەتی نوێی هاوبەشی عێراقی فیدراڵ کرا. مسرور بارزانی بڕیارەکەی سەرۆک ئۆباما سەرۆکی ئەمریکای بە وەشاندنی گورزی ئاسمانی بۆ پاراستنی کوردستان بە بڕیارێکی بێوێرانە نرخاند و جەختیشی کردەوە کە پەرەسەندەکان فراوانکردنی جوگرافیای ئۆپەراسیۆنەکە دەخوازن. لەبارەی شەڕی پێشمەرگەی دژ بە تیرۆریستانی دەوڵەتی ئیسلامی مسرور بارزانی ئاماژەی بەوەدا کە ئەم شەڕە پێویستی بە هەوڵی هاوبەشی کۆمەلگای نێودەوڵەتی و پەرچەکردن و مەشقکردن بە هێزی پێشمەرگەی کوردستان هەیە و گوتی بۆ ئەم شەڕە ئێمە پێویستیمان بە چەکی قورس و مەشق و یارمەتی دارایی هەیە. لە بەشێکی دیکەی قسەکانیدا ڕاوێژکاری ئەنجومەنی یاسایی شێرەمی کوردستان نەڕایگەیاند لە ئاکامی کەم تەرخەمی کۆمەلگای نێودەوڵەتی لە لێدانی ئەو گروپە بەربەریە بۆ شایی دروست بوو بۆیە خاو خلیسکی بژاردەی دروست نییە کە جیهانی ئازاد پێشکەشی بکات. هەروەها باسی لەبوونی ئەو هەزاران تیرۆریستە بیانیانەی ناو داعش و مەترسەکانی کرد و ڕایگەیاند هەزاران تیرۆریستی بیانی بۆ پەیوەندیکردن بە داعش ڕویان لە ناوچەکە کردووە و دوجار ئەوانە دەبنە هەڕەشە لەسەر ئاسایشی وڵاتەکان بە وڵاتانی ئەوروپاشەوە. لا کۆتایی دیدارەکەدا هەردوولا باسییان لا پەیوەندە دوقۆڵەکانی نێوان کوردستان و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کردو لەسەر بەردەوامی دیالۆگ و ڕۆژوێنەکان کۆک بوون کە ئەمریکا بۆ دابینکردنی هاوکاری زیاتر بۆ هێزی پێشمەرگەی کوردستان دەیانگرێتە بەر. هەروەها جەخت لەسەر پەلەکردن لە چارەسەری گرفتی تارسێ کراو سیناتۆر لیڤن هاوڕا بوو کە پێویستە ئەمە زوو چارەسەر بکرێت.